بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين حق حمده، والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وصحبه وأمته أجمعين إلى يوم الدين. بینەرانی بەڕێز و خۆشەویست مسلمانانی ئازیز ڕۆژەوانان لە هەر شوێن و هەرجێگایەکەن، السلام علیکم ورحمة الله وبركاته. وەگەزانن مانگی ڕەمەزان مانگی ئیستیغفار و تەوبەکردنە، مانگی لێخۆشبوونی خوایە بۆ بەندەکان، مانگی گەڕانەوەی بەندەکانە بۆ لای خوای گەورە و پەروەردگار، بەردەوام دوعاکردن و پاڕانەوەی بەندەکان لە خزمەت خوای گەورە و پەروەردگار بۆ ئەوەیە خوای گەورە و پەروەردگار لیان خۆش بێت. هەروەها شوێنکەوتنی سنەتی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام لەم ئەخلاقیەتەدا کە ئیستیغفار و داوای لێخۆشبوونکردن لە خوای گەورە و پەروەردگار شتێکە کە مسلمانان زۆر پێوی پابەندن، چونکە پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام لە ژیانیدا بەردەوام داوای لێخۆشبوونی لە خوای گەورە و پەروەردگار کردووە. لە مانگی ڕەمەزانیشدا ئینسان زیاتر هەست بەوە ئەکا کە ڕوحێتی زۆر بەرزە، بۆیە زۆرتر زیاتر لە پاڕانەوەکانیدا ئیعتیماد دەکاتە سەر ئەوەی خوای گەورە و پەروەردگار چۆن لێی خۆش بێت، داوا ئەکا خوای گەورە و پەروەردگار لێی ببورێ. استغفار لە ئیسلامدا معنای تەواضوعە، معنای خۆبەکەم زانینە، معنای خۆشەویستی خوایە، معنای خۆشەویستی بەندەکانە و یەکلابوونەوە بۆ خوای گەورە و پەروەردگار. لە گفتوگۆی ئەمڕۆماندا، لە حەڵقەی ئەمڕۆماندا و لە گفتوگۆی ئەمڕۆماندا بە ئیزنی خوای گەورە و پەروەردگار لەسەر ئەو باس و خواسە ئەدوین پەیمانداری بەڕێز جەنابی مامۆستا عەبدولهادی مامۆستای ئاینی. مامۆستاگیان بەخێر بەیەخوا، گەورە پاداشتی خێرتانماتەوە. مامۆستاگیان سەرەتا ئێمە ئەمانە بپرسین، استغفارکردن پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام زۆر گرنگی پێداوە، وەکو لە فەرمایشدا باسی کردەوە لە قورئانی خوای گەورە و پەروەردگاریشدا خوای گەورە و پەروەردگار ئەمرمان پێ ئەکا کە داوای لێخۆشبوون لە خوای گەورە و پەروەردگار بکەین. و بەتایبەت لە مانگی ڕەمەزانە مانگی گەڕانەوەی بەندەکانە بۆ لای خوا، لەگەڵیشدا ئیستیغفارکردن و زۆر داوای لێخۆشبوونکردن. ئەو گرنگی کە ئیسلام پێداوە کە بە ئیستیغفار و پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام زۆر تەرکیزی لەسەر کردوتەوە، چه معنا و مەفهومێک ئەبەخشێ؟ بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على حبيبنا رسول الله وعلى آله وأصحابه ومن والاه. هرچنا وشي استغفار لزمان عربية بمعنى داوای لێخۆشبوون کردنە، بەڵام ئەم وشەیە دیارە چەند مەدلولێکی تریشی هەیە. یەکێک لەوانە ئەوەیە کە سەرەتای گەڕانەوەی بۆ لای خوای گەورە، یعنی ئەگەر تەوبە بەشە گەورەکەی لێخۆشبوون بێەوە، بەشە گەورەکەی ئیعترافکردن بێ بە گوناح و وازهێنان بێ لە گوناح، سەرەتای ڕێگەکە ئەوەیە کە ئینسان بە زوبان داوای لێخۆشبوون لە خوا بکە، و ئەمە ئاسانترە لەوەی کە ئینسان، چونکە ئیستیغفار خۆی بۆ خۆی بەمانای ئەوەیە کە تۆ ئیعترافەکەی کە گوناحباریت. ئەگینا ئینسانەکە گوناحبار نەبێ پێویست ناکە داوای لێخۆشبوون بکە. هەر ئیستیغفارەکە بۆ خۆی بەڵگەیە، هەروەکو زانەکانیش کە دەربارەی پێغەمبەری صلی الله عليه وسلم خوای گەورە لە چەند شوێنە خوای گەورە فاعلم أنه لا إله إلا الله واستغفر لذنبك، یان خوای گەورە فسبح بحمد ربك واستغفره. بۆیە وشەی ئیستیغفار بریتە لەوەی کە ئینسان ئیعترافەکە کە تاوانبارە، یاخود ئیعترافەکە کە تەقسیری هەیە، یعنی کەم تەرخەمی هەیە لەو واجبەی کە پێویست بوو بیکە. بۆیە مانای ئیستیغفار ئەو مانە جوانانەشی لێ دەرەکەوێت کە دانانە بۆی کە ئینسان لەو شتێک کە خوا بووی داناوە، لەو واجبەی کە بۆ داناوە، یا کەم تەرخەمیت هەیە یان هەر نەت کردووە و پێچەوانەکەی و کردووە، هەر لەبەرەوەش یعنی خوای گەورە ئیستیغفاری پێخۆشە، و پێغەمبەرانیش هەمویان لە قورئاندا ئەگەر سەیرکەی هەم خۆیان مستەغفیر بوون، هەندێکیان هەر بەوە ناسراون، و هەم خەڵک و میلەتەکەشیان هانداوە بۆ ئەوەی کە ئیستیغفار بکەن، چونکە وەکو وتمان ئیستیغفار هەم بە زوبانەکەی ئاسانە، و هەم سەرەتای ئەوەشە کە ئینسان تەوبە بکات، لەبەرەوەی کە دانانە بە تاوانە کە ئێمڕۆ کێشەی زۆربەی دنیاش ئەوەیە کە دان بە تاوانە نانرێگا، برا دان بە تاوانەکە ئەکا، خراپەکە ئەکا، دانی پیانانێ. جا بۆیە یعنی وشەی ئیستیغفار ئەو مانە جوانانەی لە خۆی گرتووە. ئێمە لە ئەوەی کە جەنابەت فەرمووت ئەتوانم بڵێم معنا و مەفهومی ئاەتێکە کە خوا فەرمێ ومن يعمل سوءا أو يظلم نفسه ثم يستغفر الله يجد الله غفورا رحيما. کەواتە ئینسان هەر کاتێک ئیستیغفاری کرد لە بەرامبەر کێ ئیستیغفارەکە؟ لە بەرامبەر خوا، خوای گەورە و پەروەردگاریش غەفورە. کاوێ ئینسان بەردەوام نابێ بێ ئومێد بێ لە خوای گەورە و پەروەردگار. بەڵێ دیارە
مەسلەی ئیستیغفارکردن بێجگە لەوەی کە تۆ ئاعتراف بە تاوانی خۆتەکەی ئینسان عادەتەن لە شوێنەکە حەزەکەی ئاعترافکە کە ئەزانێ لی خۆشە بن لەوە چێک کابرا یەکەم جار لە شوێنێکیشە ئەگیرەدان بە تاوانەکەیان نەنێ بەس دوایی لەبەردەم حاکمە کە مەجای ئەوەی هەبێت تۆزێ لە حکومەکەی کەم کاتەوە تەشبیهات نەبێت یعنی ئینسانیش کە خوای گەورە لە قورئاندا و پێغەمبەر صلی الله علیه و سلم لە فەرموودەکانی هانمانەدەن لەبەرەوەی کە ئینسان ئەو ئومێدەی بۆ دروست بێ یعنی خۆی ئیستیغفار بۆ خۆشی هەر ڕاستە دانانە بە تاوانە بەڵام لەگەڵ ئەوەشا هیوابوونە بەوەی کە تۆ لە لای کەسێک داوای لێبوردن و لێخۆشبوونەکەی کە خۆی غەفوورە کە خۆی غافرە کە خۆی غەفارە هەموو ئەو سیفەتە جوانانەی لە خۆیان کۆ کردوێتەوە بۆیە تۆش بۆ ئومێدەوە داوای لێەکەی کە ئەو تاوان و خراپانی هەتە بیپۆشە کاتە کەمادەم خۆی گەورە پەروەردگار غەفور و ڕەحیمە ئینسان دەبێ بۆ ئەمەوە قورئانە فەرمێ وەسارعوا إلى مغفرة من ربكم بەرهەمی مەغفرەتی خۆی گەورە و پەروەردگار بەرهەمی ئیستیغفارەکە ئەو کاتە بەڵێ دیارە وشەی ئیستیغفار بەمانای ئەوەیە کە ئینسان داوای لێبوردن کە بەڵام خۆی گەورە لە غەفوریەتی خۆیەوە لە غافلیەتی خۆیەوە کە زانەکانە فەرمون ئەو سیغەیەش هەر کە خوا بەکارهێناوە غافر الذەنب کە ئیمامی عومەرە فەرمێ زۆر زۆر دڵی بەو کەلیمەیە خۆش بووە بۆیە لە کۆمەڵێشتی زۆرە لە عیبادەتە دینیەکانە لە هەتا لە کارە کۆمەڵایەتیەکانە خی گەورە دایناوە کە ئینسان غفر له ما تقدم من ذنبه خی گەورە لە گوناحەکانی پێشووی خۆشە بێ ینی بەس ئیستیغفار شێوازێکی داواکردنی لێبوردنە لە خی گەورە ئەگینا خی گەورە چەنەها کاری داناوە کە هەمووی ئیشی ئەوەکەن کە ئینسان گوناحەکانی بسڕێتەوە وە لە ناو بەڵام بەشێکیشی هەر بریتە لەوەی کە ئینسان خۆی داوا بکە خۆی بپارڕێتەوە لەبەر ئەوەی کە ئەگەر بێت و هەندێکیشی بەو چاکانە نەڕۆن بریتی وێ لەوەی کە ئینسان ئازابێ و حەز خی گەورە حەزەکە مسلمان ئازابێ کە تاوانێکی کرد بڵێ کردومە چونکە کاتێک کە تۆ تاوانێکەکری ئەڵی نەم کردووە کۆمەڵێ خشتی خراپ بە دەوری ئەم شتا کۆ بێت و یەکەم ئەوەی کە تۆ درۆ کردووە لەوە چ جاری وای درۆکە لە تاوانەکە گەورەتر بێ چونکە بەرەشتی خراپتر دوو هەم بەرامبەرەکەش سەر لێ ئەشێون ینی ئەو نازانێکیە کردو اینجا گومان بۆ یەکێکی ترە بە بۆیە ینی ئیستیغفار وا ئەکا کە ئینسانی موسڵمان ئازابێ لە ژیانیا لە بەرامبەر خی گەورەیە ئەس بە تاوانەکانەکە چکە خی گەورە خۆی هەر ئاگایلێتی بیکە یانێکی بەڵام بۆ ئەوەی لە دنیاشە تۆ فێر بیکە کە هەڵەیەکی کرد بەرام کەسێ داوای لێبوردنی لێ بکەیت داوای عەفوی لێ بکەیت داوای چاوپۆشی لێ بکەیت دان بە هەڵەکەی خۆتا بنێ بۆ ئەوەی کە یعنی بەرامبەرەکەت بتوانێ حکمێکی ڕاستەقینە بە خۆشمان بینی ومانەوە کەسانی کە ئازانیان بە جورئەتەوە یعنی کابرا خوانەخواستە لە ئینسانێکەدا زەرێک گەلای لە یەکێ کاتی ئەچێتە بەردەمی ئەڵێ من ئەو ئیشەم کردو و هەڵە بووم و سێرەکەی بەرامبەرەکەی هەڵوێستی جیاوازتر یان ئەکەوێتە مووقیفێک و ئەنجا ئەو عیبارە بێ ئەگەر لەم نەبورێ بۆیە خی گەورە حەزەکە فێری وشەی ئیستیغفارمانکە لەبەر ئەوەی کە بە زوبانیش فێر بین کە داوای لێبوردن لەخوا بکەین و گوناحەکانمان بسڕینەوە کاتە ئیستیغفارکردن هەر ئەوە نیە ئینسان لە نێوانی خۆی خوا ئیستیغفار بکە بەڵکو فێری ئەخلاقێکی ڕۆژانەیەکە ئەم ئینسانە دەبێتە ئینسانێکی سەرڕاستی صادقی ڕازگۆ لە مجتەمەعە پێویستی بەوە نییە بە درۆ گوناحەکانی بشارێتەوە ئەگەر هەڵەیەکی کرد گوناهێکی کرد بۆ خۆی دەڵێ من ئەو هەڵەیەم کردووە ئەو تاوانم کردووە داوای لێ خۆشبوون لە تەرەفی مقابلەکە یان باشکرا مەسەلەن دێ ئێوێ باجەکەی بدا ئیتر درۆیەک بۆ ئەوەی کە ئەم هەڵەی کرۆت چەند هەڵەیەکی تر ناکە کەواتە ئەوەی کە ئینسان ئیعتراف بە گوناه و تاوانی خۆی بکات بە یەک جار ڕزگاری ئەبێ لەوەی کە کۆمەڵە گوناه و تاوانی تر کەڵەکە بکە لەسەر یەک لە دوادا بڕوخێن بەسەر یا ناشرینی بکەن قسەکەی جەنابەت زۆر تەواو ینی ئەو ئەخلاقە جوانانەی کە ئەگەر بۆیە ینی ئەڵێن یەکێک لە ئافرەتە چاکەکان فەرموویەتی ئیستیغفارنا يحتاج إلى استغفار لەبەر ئەوەی کە ئەو مانە جوانانەی تیان نەبووە ینی هەستی کردووە خەڵک هەر فێر بوو بە تەسبیحی ئەڵێ ئەستەغفر الله هەرچەنە ئەوەش چاکە ینی لەوە باشتر ئینسان زمانی بە شتێکی ترەوە خەریک بێ بەڵام ئەوەی کە بە جوانی ئینسان تێبگا لە ئەستەغفر الله کە داوای
ئەوەیە کە ئینسانی اعتراف بە تاوان بکە هەروەکو لە سەید الاستغفار هاتووە ئەبوء لەکە بذنبی خوای اعترافەکە من تاوانبارم هەر بۆشە یعنی سەید الاستغفار وأبوء لك بنعمتك علي ئەو نیعمەتان جاری وا هەیە تۆ تاوان بەرامبەر کەسێکی شەکەی کە چاکەی زۆر لەگەڵ تۆ کردو وەکو خوای گەورەیە وەکو ئەو کەسانی کە لێک نزیکن بەڵام کاتێ ئینسان اعترافەکە ینی دایک و باوک بێ خزم و کەس بێ بێگانە بێ ئەو کەسە ئەکەوێتە مووقیفێکی ترەوە ینی ئەمە بەتایەتی لە ناو کووردا زۆر دیومانە لە ناو میلەتی کووردا کە میلەتی عەفو لێ خۆشبوونە ئەو شتە ئەبینی کە کابرا دانەنێ بەهینەکەی خۆیان یان سێرەکەی ئەو ڕووداوی لە دەستی قەومێ کاتێکە بە پیاوانە ئەچێتە پێشەوە شانەیاتە ژێری ئەو بەڵگەی لەسەرەوەی ئەو کەسە بەڕاستی شایستەی ئەوەیە کە لێی خۆش بێ و دیارە وشەی ئیستیغفار بۆ خۆشی هەر مانای جوانتریشی تێدایە کە ئەوەیە کە ئینسانی موسڵمان بەڕاستی لەم دنیاەیە کە ئەژی هەمیشە ناتوانێت بگا بەو ئاستە بەرزەی دینداری بەڵام کاتی ئیستیغفار ئەکا کاتی داوای لێبوردن ئەکا حەزی ئەوەی تیا دروست ئەبێ کە هەوڵ با بگا بۆ ئاستە بەرزانە بۆش دەبەر ئەوەی تۆ جاری وا هەیە داوای لێبوردنەکە بە تایبەتی پێغەمبەرانی خوا سەلامی خوایان لەسەر بێ داوای لێبوردنەکە زیاتر بۆ ئەوە بگەن بە کەماڵ ینی لەو دەرەجەی ئێمە ناکە گوناحێکی وا گەوریانەوەی بەڵکو لەو دەرەجەیە کە بگەن بەو دەرەجەی کە خوا ئەیەوێ لە عەبدەکەی ئەیەوێ عەبدێکی تەواو ملکەچ و مطیع بێ بۆیە ئیستیغفار فێری ئەوەش دەکا کە تۆ بەو تۆ نوقسانیت هەیە بێ هەوڵ بێ خۆ چاکەی ئەبێ هەوڵ بێ بەرەو چاکتر بڕۆی ئەبێ ڕازی نەبی بەم حاڵی کە ئێستا تێدای کە ئەوەش یەکێکە لە مانە جوانەکانی ئیستیغفار کە ئینسانی موسڵمان دایمە کە مستەغفیر بێ بە تایبەتی لە کاتە تایبەتمەندەکانە کە خوای گەورەش بە تایبەتی ئێستا لە ڕەمەزانە ئەو کاتە زۆر فەراهەم هێنراوە بۆ ئینسان و لەبەر دەستیایەتی کە بریتە لە کاتی سەحەر کە خوای گەورە وەصفیانەکە ئەفەرمێ وەالمستەغفرینە بالئەسحار بەڕاستی ئەوانەی کە لەو کاتەیە بیریانە تەنها بیری ئەویان نییە کە بەیانی بە ڕۆژون و شتێکی باش خۆن بەڵکو بیریانە کە ئەستەغفیرڵڵا بکەن وەکو حەسەنی بەسریە فەرمێ لەسەر سفرەکەش هەر ئەستەغفیرڵڵا بکەن چونکە تۆ نازانی لە کەیە لێ خۆشبوونی خوا دابەزێت لەکەیە ئەوەی کە خوا گەورە لێت خۆشە بێ و ئیستیغفارەکە و لێوەرەگرە بۆیە ئینسانی موسڵمان دایمە وشەی ئەستەغفیرڵڵا لەسەر زوبانی بێ هەم ئیقتیداءن بە پێغەمبەر صلی الله علیه و سلم چونکە سونەتەکانی پێغەمبەر هەر ئەوە نین عەلەیهی سەڵات وەسەلام کە ئێمە لە کاتی نوێژەکانە جێبەجێ یەکەین بەڵکو هەندێک سونەتی بەردەوامی هەیە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم کە بە زوبان کردوێتی یەکێک لەوانە ئەستەغفیرڵڵا کە جەنابە لە سەرەتای بەرنامەکە ئیشارەت پێیە کە ئەفەرمێ من ڕۆژانە 100 جار یا 70 جار کە زاناکان هەندێکیان فەرمونون ینی سابت نەبوو لەسەر 100 جار داوای کردێ بەڵام ئەو 100 جارەمە بەسێ لە هەموو کاتێکی ڕۆژە یا لە هەموو کاتێکی شەوە من داوای لە خۆشبوون لە خوا ئەکەم لەبەرەوەی کە ئینسان دایمە پێویستی بەوەیە کە ئەستەغفیرڵڵا بکە بۆ ئەوەی کە هەم ئەو گوناحانەی کردوێتی خوا لێی خۆش بێ و هەم بۆ ئەوەی کە هیواشی هەبێت بۆی لە داهاتوە ئینسانێکی باشتر بێ و ئەو چاکانی کە نەی کردووە بیکە و ئەو خراپانەی کە کردوێتی لێی دوورکەوێتەوە مامۆستا لەسەر ئەو ئیستیغفاری کە جەنابەت باسێکی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە ڕۆژێکا 100 جار یان 70 جار ئەستەغفیرڵڵای کردووە بە تەحدید خۆشی دیاریەکە لە دوای نوێژەکانەوە 3 جار سنەتە بڵێ ئەستەغفیرڵڵا 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 مع العلم ما ئەزانین ئەستەغفیرڵڵا لە دوای تاوان ئەستەغفیرڵڵا ئەکرێ بەڵام خۆ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام نوێژی کردووە بۆچی لە دوای نوێژ 3 جار دەڵێ ئەستەغفیرڵڵا دیارە وەکو باسمان کرد وتمان وشەی ئیستیغفار ئەگەر بەومانە تەقلیدیە لێکی بیتەوە کە لە زمانی عەرەبیە هەیە لوغەی عەرەبیە ئیستیغفار یعنی طەلەب المەغفرە مەغفرەش بەرامبەر بە چییە بەرامبەر بە گوناهە بەڵام ئەگەر بەو مانایانەی کە عولەمای زهد و تەقوا لێکیان ناوەتەوە یا عولەمای تەسەوف بڵێن بە مستەلەحی ئێستا لێکیان ناوەتەوە بریتیە لەوەی کە ئینسان ئیعتراف ئەکا جاری وایە بە تەقسیر نەک بە زەم چونکە تەقسیریش جۆرێکە لە گوناح خوایە من ئەو نوێژەم نەکردووە کە تۆ ئەتەوێ بەو شێوەیە نەبووە کە لەسەر سونەتەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم
بەو شێوەیە خشوعیتیان نەبووە کە لە وەصفی ئیماندارانە هاتووە لەوە چێ لەو کاتەیە نەبوو بێ کە ئەفزەلی ئەوقاتە لەوە چێ ئەو زیکر و دوعاوشتانە بەو شێوەیە نەمکرد بێ کە سوود لەم نوێژە ببینم بۆ ئەوی لە دوای نوێژەکە حرەکەم پێ بکە بەرەو چاکە بۆیە ئیستیغفاری دوای نوێژ وەکو زاناکانە فەرمون تەنها مەبەست پێی ئەوەیە کە ئینسان دان بنێ بەو نوقسانیانەیە کە هەیەی یان ئەگەر بە شێوەیەکی تر بڵێن مەوەستا ئیستیغفاری دوای نوێژی پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام یا ئیستیغفاری هەر ساڵحێک هەر موسڵمانێک لە دوای نوێژەکانی کە ئیستیغفارەکە لە دوای وەگە وایەتی کە جەنابەت خوێندەوە ئەهلی تەهەجود ئەهلی شەو نوێژ لە بەرەبەیانە ئیستیغفارەکەن وبالأسحار هم يستغفرون ئەمە ئەوە ناگەیەنێ کە ئەم ئینسانە هەست ئەکا ئەو شێوە خواپەرستی کە خوا داوای لێ ئەکا نەیکردە یان بە تعبیرێکی تر بڵێن خواپەرستی کە شایستەی خوا بێ ئەم هەر ئەمەندەی توانیوە بەڵام خوای گەورە و پەروەردگار لە ئاسمستەوایەکە کە من هەرچەندێک بیپەرستم هەرچەندێک لی بپارڕێمەوە هەرچەندێک ئیستیغفار بکەم هێشتا هەرکەمە ئەم ئەستەغفر الله بەوەیە کە من ئەگەر نوقسانێکم هەبوو بێ لەم کات و ساتانەیە خوا لێم خۆش بێ قسەکەی جەنابەت تەواوە دیارە یەکێکی تر لەوەیە کە ینی ئەویش هەر لە بابی تەقسیرە ئەوەیە کە هەموو عیبادەتەمان وانە کردووە کە تۆتەوێ هەم ئەو عیبادەتەشمان کە شایستەی ینی ڕەب العالەمین بێت وانە بووە دیارە ئیستیغفار بۆ خۆی خوای گەورەکە ئەوەندەی داناوە بەرهەم و شتی تریشی هەیە زۆر جار لە دنیا یعنی کابرا کە لە کەسێک ئەدا سەیرەکەی کە یا لە شوێنێکا کە دان بە تاوانەکەی خۆیان ئەنێ بەتایەتی لەو دەستگایانەی کە لێپرسینەوەی لەکەن بۆ لەو کەسە داوە یان لەو شوێنەیە کە سوڵحەکەی تیا ئەکرێ کاتێ و کەسە ینی ئەترافەکات ینی جاری وا هەیە لەسەر و ئەوەی کە لێ خۆشەبوون قازانجیژەکە چونکە جاوای کە لێ خۆشببوونەکە ڕووی تیەکە ئەم کەسە ئەگەر بەهاتایە و خوێنی باە یان ئەگەر باتایە بکوژڕایەتەوە ژیانی لە کی سەسوو ئەوە ژیانی دەستکەوتەوە ئەگەر بەهاتایە خوێنیان لێپسەندایە ئەبواە پارەیەکی زۆر یعنی وەکو وایە خوا ڕستێکی تریشی بۆ ناردبێ هەروەکو چۆن نوح پێغەمبەر بە قەومەکەی ئەفەرمێت فقلت استغفروا ربكم إنه كان غفارا يرسل السماء عليكم مدرارا ويمددكم بأموال وبنين ويجعل لكم جنات ويجعل لكم أنهارا يعني استغفار بەرهەمەکەیشی بەڕاستی هەر ئەوە نییە کە خوای گەورە لێو خۆشە بێ ئەوە خوای گەورە بڕیاری داوە ئەوەی کە ئیستیغفارەکە خوای گەورە لێی خۆشە بێ چونکە خوای گەورە فەرمی یەجید الله لە هەندی ئاەتە فەرمی عەسا بەڵام بۆ خوای گەورە بۆ مەغفیرەکە فەرمێتی یەجید الله غەفوورا ڕەحیم لە بۆ هەندێک شتر کە فەرمی عەسا ئەن یەرحەمەهم الله خوا لەوە ئەچێ لێیان خۆش بێ عەسا ئەو شتەیان بۆ بکە عەسا ئەن یەکونوا من المهتدین بەڵام لە مەسەلەی غەفوریەتی خوایە خوا ئەکسەری وشەی یەجید بەکارێنین دەستەکەوێ مادەم ئیستیغفار بکەی دەستەکەوێ و پێغەمبەری صلی الله عليه وسلم فەرموویەتی من لزم الاستغفار جعل الله له من كل هم فرجا ومن كل ضيق مخرجا أو يرزقه من حيث لا يحتسب يعني أو آيتي كباسي ژیانی نوح پێغەمبەرەکە بەرامبەر بە قەومەکەی و ئەو حەدیثەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەڵگەی لەسەر کە ئیستیغفار بەڕاستی ڕزقیشی لەگەڵایە ڕستیشی لەگەڵای حتا سەلەفی ساڵە زۆر کەس هەبوو کە ڕستقی کەم بووە وتویانە بە ئەستەغفر الله خوای گەورە دەرگات لێ ئەکاتەوە ئەو خاتە سەر ئیشی ئەو خاتە سەر مێشکە فراوانەکە ڕێگەیەکە بۆ ئەکاتەوە دڵی کەسێکە بۆ نەرمەکە کە ئەو وەکو وتمان لەو نمونە کوردەواریەشە کابرا لەو پارەی خۆی خۆشە بێ لەو خوێنەی خۆی خۆشە بێ دەخوا نەخواسە کەسێکی تر کە لی سەنراوە سەیەکەی تووشی چ زایقەتێ بووە کە ئەوە ڕستە خوای گەورە بۆ تۆی ناردووە بەڵایەکە لەسەر تۆی لای بردووە مشکلەیەکە بۆ تۆی ئاسانکردوە هەر هەمووشی بەرهەمەکەی ئەوەیە کە تۆ لە وشەی ئەستەغفر الله فێری ئەوە بکە ئینسان ئیعترافکە بە تاوانەکانی خۆ هەر ئەو ئاەتی کە جەنابەت خوێنتەوە کە خوای گەورە لە باسی قەومی نوحە کە نوح سەلامی خوای لەسەر بێ بە قەومەکەی فەرمێ فقلت استغفروا ربكم إنه كان غفارا يرسل السماء عليكم مدرارا ويمددكم بأموال وبنين ويجعل لكم جنات ويجعل لكم أنهارا
يعني هاتوا قصة وهيك قالن ويا إبراهيم كوري أدهم يا شيء لسلف رحمة إخوان لبه كسك هاتوا البولاي داوای ئەوەی کردوتی دوعامان بۆ بکە باران نابارێت چی بکەین بۆەوەی باران بارە فەرمی بڕۆ ئەستەغفر الله بکەن هیچێک هاتووە بۆی کە وتوتی مناڵم نابێ فەرمیتی بڕۆ ئەستەغفر الله بکە هیچێک هاتووە پێی وتە ڕزقم بکەمەوە دەستم تەنگە وتوتی بڕۆ ئەستەغفر الله بکە دوای کەسێک لێ پرسێت تۆ بە هەمویان هەر یەک عیلاجت بۆ دانان هەمووی هەر ئەستەغفر الله داوای لێ خۆش بن لە خواکردنە وکاتە فەرمی مەگەر خوان لەسەر زمانی نوح بە قەومەکەی نافەرمی نوح فەرمی بە قەومەکەی فقلت استغفروا ربكم إنه كان غفارا يرسل السماء عليكم مدرارا ويمددكم بأموال وبنين ويجعل لكم جنات ويجعل لكم أنهارا ما هو سيب الرزمن يكشتك كأويك لقرآن زور جيت الرامانا وكأويك من برسياركم لسرشتك يارون كرنوها أويك جناب بما جناب الروني بكيتوا لا عبادتك وكو حجدا معلم پیغمبر علیه الصلاة والسلام فرمی هر کسی حجی کرد حجی تواوی کرد حجی مبروری کرد حجکی له لعبی تیانبو گناهی تیانبو وكأو رجع كالدايق وكاتي قرته بلام لا أثناء أم حجها لذلك لعرفيته وكو قرآن فرمي فإذا أفضتم من عرفات فاذكروا الله عند المشعر الحرام واذكروه كما هداكم وإن كنتم من قبله لمن الضالين لذلك العرفات ينوى والمجدي پیغمبر عليه الصلاة والسلام ويك پیغمبر أفرمي خواله مع أهل عرفات خوجة به بلام لذلك العرفات أقرينا وبدم ذكره ثم أفيضوا من حيث أفاض الناس واستغفروا الله ليه أخوة يقولوا بالرجال من فيك هاتشي بكن استغفار بكن لدائم عبادة الجبرية بو إن الله غفور رحيم يعني غفرانيتي أخوة يقولوا بالرجال هيش كي ثانية بلام أوي كمان تركيز بكم كجنابة زيادة الروني بكيتون أوي كإنسان هيش كاتك لخوي بعينه به لا أوبر عبادة دابو أبي بزانك احتياجي بخواه والله راست ديارة وكو جناب الإشارة بيدا هم لو آيته وهم لسن آياتي تريشاك إنسان لدواي عبادة كان يعني استغفارك هل خوي استغفار جورك للذكر الذكر يعني بيربوني أو إنسان دائما بيري خوايها به يعني تو با لو عبادتش قرابي توا هرچن خوي بو خوي أو موقفك ومالش تيشتيار رؤيا إنسان جاري واهيا أكوته عندك ومال موقف ولا برو موقفك زور جرمة ونارحته وقرب علقة جاي توشي هندي تعوان أبي بس زبان بيبتشاو بيبهج أندامي بلا أندام كان بلام لهمان كاتيشا بلغي أويتياك هم أو عبادتشم بوشي وينكل وك يا شايستي خوايا جل جلاله ولهمان كاتيشا أو شيء تياك جناب فرمود كإنسان دايما لو بريباكيشا استغفار بكات چونکە استغفار بۆ خۆی جۆرێکە لەوەی کە وەکوتم گەشت پێ ئێداوات لێەکە بەو حاڵی کە تێیدای ڕازی نەبی هەوڵ بەی باشتر بی و بەرەو چاکتر بڕۆی کاتێک ئینسان استغفارەکە تەماعێکە تەماعێکی بۆ دروستە تەماعێکی معنەوی بەرەو چاکەی زیاتر بەرەو چاکەی زیاتر و باشتر لێکێک لەو شتانی کە پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام قورئانیش ئاماژەی پێ ئەکات لە دوای سەرکەوتن استغفار لدواي سركوتن ديار إنسان لو كاتانيك دا صلاة بيداك يان هر جورك لجورا كان جاهو مقامك أبت بلوبايك ودرز به ممكن إنسان توشي غرور وتكبر به بويلم كاتانشا خوي جورو بربرجار أمرك في غنبر عليه الصلاة والسلام لكاتك عام فتح مكة يشكل الردا وكان رمضان خوا فرمى إذا جاء نصر الله والفتح ورأيت الناس يدخلون في دين الله أفواجا فسبح بحمد ربك واستغفره إنه كان توابا أما لو كاتك إنسان لو كاتك نفوذي زيادة خلق ديبر الريو خلق دز بسنجا وقريبو وفتح الديبر الريدا لخوي بعيه بلام پیغمبر عليه الصلاة والسلام خوي تعالى توصية كابوي كبردمام ذكري أستغفر الله بك وپیغمبر علیه الصلاة والسلام كل حديث كي بخاري فرمه اوند سريدان وانبو چناگي خريبو ايدال چناگي ايدال سر پشتي حشترك بلا ديار وكو بس ممكن
ئیستیغفار وا لە ئینسانی مسلمانەکە تەواضوعی تیا دروست ببێت چکە تۆ دان بە لە هەمان کاتیش ئەوەی کە زانەکانیش باسییان کردووە هەر جۆرێکە لە جۆرەکانی دانان بە کەمتەرخەمیە کە ئەفەرمونون بۆیە خوای گەورە ئەمری پێکرۆ بە ئیستیغفار لەبەرەوەی کە پێغەمبەر و مسلمانان حتى يقول الرسول والذين آمنوا متى نصر الله يعني بەڕاستی گەیشتنە قیمەی ئازاردان و ناڕەحەتکردن و دەربەدەرکردن و بێوەزعی و خەفەتی ئێستا تۆ بۆ نمونە ئەندامێکی ئەگیرێ ئەم لاکەی ئەو لاکەی ڕێکخراوەکان ئاگادارەکەی تۆژێ هەناسەیەکە دەرەچێ بەڵام پێغەمبەر سەڵڵەهو عەلەیهی وسەلەم بە بەرچاوی ئەو هەموو عەزاب و ناڕەحەتی ئەدرا یعنی هیچ نە عەلاقاتێکە بوو ئەمانە ڕزگارکە نە شتێکە بوو بۆیە ئەو قسانێک کە دروست بوو هەندێک لە زانایان فەرموون ئیستیغفارەکە بۆ ئەوەیە بەڵام لەگەڵ ئەوەشە لەو مووقیفەیە ئینسان بیری ئیستیغفاری هەبێت دەرزی جەنابەت دەفەرمووی بەڕاستی مووقیفی ئەوەیە کە ئینسان ئەوە بە هی خوا ئەسانە جەل جەلالوهو خوای ئەمە هی تۆیە و داوای لێبوردنیش دەکەین کە سەبرمان کەم بوو بۆ گەیشتن بەم ڕۆژە و داوای لێبوردنیش دەکەین ئەوەی کە ئەوەی تا ئێستا هێناومانە نوقسانی تیا بوو بێ و خوایان ئەمەش هی تۆیە بەڕاستی ئەبێ دەستی پێوە بگرین ئەبێ هەوڵ بین لەمە دووە بە باشتری کەین کە مادە مسلمانان زیان کردووە تۆ هەر لە دەسەڵاتی تۆ ئەخوایە پۆل خەڵک بین ڕۆژێک هەبوو خەڵک بەدزیوە هاو مسلمانە بوو بەڵام ئێستا ئەمە هەمووی لە دەسەڵات بۆیە هەموو ئەو مانایانەی لە مانای ئاعتراف و مانای تەقسیر و لە مانای هەوڵدان بۆ تەماحی باشتر و ئەتوانی لە وشەی ئیستیغفارە کۆی کەیتۆ زائید ئەوەش کە هەندێک شت ڕووی داوە کە خوای گەورە ئەمرەکەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم کە ئیستیغفار بکە ئێمە زانیمان لە وەڵامەکانی جەناب تاو لەو گفتوگۆیی کە کردمان و بە تێڕامان لە قورئان و فەرمایشتانی پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام ئیستیغفار و داوای لێخۆشبوونکردن ئینسان کاتێک داوای لێخۆشبوون لە خوا ئەکات لە پێشە داوای لێخۆشبوون بۆ خۆیەکە ڕەبی غفر لی و بۆ کەسانی نزەکانی بۆ وەلی والیدەی بەتایبەت دایک و باوکە لێیان نزیکە و بۆ ئیمانداران بەڵام ئەو کەسانی کە ئینسان بەتایبەت ئەتوانێت ئەگەر بە کورتی چکە کاتی بەرنامەکەمان زۆر نەماوە کێ یعنی ئینسانی ئیماندار کە ئیستیغفارەکە معلومە کە خەڵک پێغەمبەری خوا عەلەیهی سەلام ئیستیغفار داوای لێخۆشبوونی بۆ غەیری خۆی کردووە خەڵکانێک حتا لەوانەیە خوای گەورە پەروەردگار فەرمی ئیستەغفر لەهم ئەو لا تستەغفر لەهم لن یغفر الله لهم خوا لێیان خۆش نابێت حتى ئەگەر لە ئاەتەکە فەرمێ فلن يغفر الله لهم إن تستغفر لهم 70 مرة فلن يغفر الله لهم بەڵام ئێمە بە کورتی بە پوختی داوای ئیستیغفار بۆ کێ بکەین جگە خۆمان یعنی ئەوەی کە ئینسان داوای لێخۆشبوونی خوا ئەکات بۆ خۆی ئیستیغفار و داوای لێخۆشبوون بۆ خەڵکی بۆ کێی بکەین و بۆ کێی نەکەین بەڵام ئەگەر بکرێ بە پوختی لە بەرەوەی کاتی بەرنامەکەمان خەریکەوە بە پایان ئەگات بەڵێ دیارە یەکەم کەس دایک و باوکە وەکو جەنابەت فەرمی ئەو ئایەتی قورئانە ڕەبی غفر لی وەلیوالدەیە و دووهەم شت خوای گەورە فەرمی وەستەغفر لذەنبیک وللمؤمنین والمؤمنات مسلمانان بەگشتی یان وەکو مەلائیکەتەکان وەیەستەغفرون للذین تابوا ئایا وەیەستەغفرون للذین آمنوا بۆیە ئەو کەسانی کە تەوبەیان کردەوە تایەتی ئەوانی لە ڕەمەزانە تەوبەیان کردەوە ئێمە دوعایەکەی خوا تەوبەکەیان لێ قبوڵ بکە خوا لێیان خۆش بێ ئەوە هەموو ئەو کەسانن کە ئینسانی مسلمان کە دایمە دوعا بۆ مسلمانێکە کە ئەڵێ خوایە لێی خۆش بی مەلایکەتێکیش وەساوە ئەڵێ خوایە لەمیش خۆش بی جا بۆی ئینسانی مسلمان دایمە دوعا بۆ هەموو مسلمانان بکە کە خوا لە گوناحەکانیان خۆش بێ دوای خۆی و دایک و باوک و کەسە نزیکەکانی یا ئەوانەی کە تەوبەیان کردووە من ویسم جەنابەت ئەگەر بکرێ ئاماژە بۆ ئاەتە بکەین ما كان للنبي والذين آمنوا أن يستغفروا للمشركين ولو كانوا أولي قربى من بعد ما تبين لهم أنهم أصحاب الجحيم جواب استغفار وكينكين آخر من وتم أو كاستغفاري بو ناكريت بالله أو كسان ديار استغفاري بو ناكري أو أنن كوكو آياتك باسكر مشركة ولا قال مشركي شاك كافرة أو أنك كافر يان لەبەروی منافق ئێمە نازای منافق کێیە چونکە پێغەمبەر صلی الله علیه و سلم تەنانەت عیلمەکەی لە سەحابەکانی شاردۆتەوە بەس یەک سەحابە زانێتی کێ منافقە بۆیە غەیری کافر و مشریک ئەوانەی کە بڕوایان بە هیچ شتێکی دین نییە بڕوایان بە قورئان نییە بە شەریعەت نییە یا بڕوایان بە ئەساسیاتی دین نییە بڕوایان بە واجباتی خوا نییە بە حەڵاڵ و حەرامی خوا نییە یان ئەوانەی کە سوژدە بن وەکو لەم سەردەمەشا بۆ بوزە و بۆ حیوانات و بۆ ئەوانە ئەوانە دیارە دروست نیە ئێمە داوای ئیستیغفاریان لە خوا بۆ بکەین بەڵام دروستە داوای هیدایەتیان بۆ بکەین
بەڵام داوای ئەوەی کە خوا لێیان خۆش بێت داوای لێ خۆشبوون بۆ کافر ناکرێت. بەڵێ مامۆستا لە کۆتاییدا ئێمە ماندوومان کردی خۆپەرداش خێرەباتەوە بۆ ئەو گفتوگوی وەڵامانەی کە جەنابەت فەرموود ئومێدەکەین ئینشاءڵڵا بینەران و مسلمانانیش لی سودمەند ببن. ئیستیغفارکردن بەڵێ مامۆستا ئیستیغفارکردن و داوای لێ خۆشبوونکردن صفەتێک کە ئینسانی ئیماندار و مسلمان پێویستە بەردەوام پێوی پابند بێ. نیشانەی بە گەورەزانینی خوایە و نیشانەی بخۆ بەکەم زانینی بەندەیە هەم لە ئاستی خوای گەورە پەروەردگار هەم لە ئاستی بەندەکان بە هیوای لێ خۆشبوونی خوای گەورە پەروەردگار بۆ هەموو لایەکمان و قبولبوونی دوعاکانمان و نوێژ و ڕۆژومان تا بەرنامەیەکی تر و بێگەشتنەوەیەکی تر هەموو لایەکتان بە خوای گەورە پەروەردگار ئەسپێرین. والسلام عەلەیکم ورحمة الله وبركاته.